تەوەری دوماندا تەوەرەکی تەندروستیە باس لە دروستبوونی کیسی سەرکوچیلە ئەکەین باس لە هۆکارەکان یەکەین ئەو کاریگەریانێکەوە ئەکات کیسی سەرکوچیلە دروست بێت باس لە چارەسەرەکان یەکەین و هەروە باس لە خواردنانش ئەکەین لەوەی کە هۆکار ئەبێت بۆی کە کیسی سەرکوچیلە دروست بێت و باس لە گرنگی وەرزشیش ئەکەین با میوانداری زۆر بەڕێز دکتۆر کاردۆ حەسەن پسپۆڕی نەشتەرگەری کورچیلە و بۆریەکانی میزەڕۆ دکتۆر سڵاو لێبێت و بەخێر بێت. باش سپاس. با سەرتا بزانین کیسی سەرکوچیلە چییە؟ کیسی سەرگورچیلە چەند جۆرێکی هەیە بە شێوەیەکی گشتی بریتیە لە کیسێکی ئاوی کە دروستە بێت لەسەر دەرەوەی گورچیلە قەبارەکانیان جیاوازە لە چەند ملیمێکەوانە تا چەند سانتیمێک ئەبێت زۆربەی کات لەگەڵ تەمەنا دروستە بێت ئەم کیسانە. کیسی گورچیلە هۆکارێکی دیاریکراوی نییە بەڵام زیاتر لەو کەسانەیە دروستە بێت کە تەمەنیان لە 150 ساڵەوەیە یا چۆریان بەرزە یان فشاری خوێنیان بەرزە. باشە دکتۆر چەند جۆری هەیە و خراپترین جۆری کیسی سەرگورچیلە کامەیە و چۆن جیا بکرێتەوە لە شێرپەنجە لە کەسەکەیە؟ بەڵێ بەپی پۆلێنکردن 4 جۆری هەیە. جۆری یەکەمیان پێوترێ کیسی سادە یا هەنجا پێوترێ کیسی ئاوی ئەمە کیسێکە دروستە بێت لەسەر ڕووی دەرەوەی گورچیلەکە ئەمانە تەنها شلەیەکی ڕوونی تایە قەبارەکانیان جیاوازە ئەم جۆرە هیچ مەترسێکی نییە زۆربەی کات لەگەڵ تەمەنا لە 150 ساڵی دروستە بێت هیچ مەترسێکی نییە. جۆرەکانی تری پۆلێنەکە جۆری دووەم و سێم و چوارەممان هەیە لە جۆری دووەمە پێویستە متابعە بکرێت چونکە لەوانەیە کیسەکە کیسی ئاویە بەس هەندێک تایبەتمەندی هەیە کەوای لێ بکارانە بەرەو شێرپەنجە بچێت. جۆری سێم و چوارەم زۆربەی کات ئەگەری شێرپەنجەی لێ ئەکرێت و پێویستی بە چارەسەر هەیە بۆ ئەوەی کە چۆن بزانیت ئەم کیسە ئایا شێرپەنجەیانە بە پشکنین دەرەکەوێت باشترین پشکنینیش پشکنینی یەکەم جار بە سۆنەر دەرەکەوێت ئەگەر بە سۆنەر زۆربەی کار ئەتوانین بڵێن ئەگەر کیسەکە کیسی زۆر سادە بێ پێویستی بە شتێکی تر نییە فەحسیتر هەندێک جار کە گومانمان هەبێ ئەو کاتە ئەشعەی سیتی سکان بەکارێن کە پێوترێ ئەشعەی تەنووری بەوە ئەتوانین بە دڵنیایی ببینیوانێ ئاخۆ ئەمە کیسی سادەیە یان کیسەکە کە شوبهەی شەرپەنجە لێ بکرێت. زۆرترین حاڵەت کامیانە؟ زۆرترین حاڵەت کیسە سادەکەیە لە وەکوتم لە تەمەنێکی گەورەترە لە 150 ساڵەوە تقریبا لە 2 کەسێک هەیەی بەڵام حەجمەکەی فەرقەکە هەیە 2 ملیمە 3 ملیمە و 8 سانتیم و بەرەو سەرەوە بەس پێویستەکە ئەو کیسە سادەیە لا ببرێ بۆ ئەوەی کە گەورەتر نەبێت و نەچێتە خانەی سێم و چوارەمەوە کە بەرەو شێرپەنجە سادەیە خۆی هیچ کاتێک نابێتە شێرپەنجە کەوتمان ئەمە جۆری یەکەمە هیچ کاتێک نابێتە شێرپەنجە یعنی ئەگەری شێرپەنجەی نییە پێویستیشی بە چارەسەر نییە تەنها لە کاتێکانە بێت ئەگەر ئازار دروستکات کاتێکە زۆر گەورە بێت زەخت خاتە سەر گورچیلەکە خۆی ئەمە گورچیلەکەی لە دیوی دەرەوەی دروستە بێت ئەگەر زەخت خاتە سەر گورچیلەکە بۆری میزی گورچیلەکە ئەگرێت وای لێ ئەکات میزەکە باش نەڕوات بێتە هۆی ئاسانی گورچیلەکە یا ئیشی تێکبات یا هەنێجار زەختە خاتە سەر ئەندامەکانی دەوروبەری وەکو ڕێخۆڵە وەکو جگەر وەکو سپڵ ئەو کاتە ئازار دروستەکە پێویستەکە لای بێ هەنێ جاریشێ ئیلتیهابەکە و هەنێ جاریشێ ئەگەر زەربەیەکی بەرکەوێت کەسەکەەوە کیسەکە گەورە بێت ئەتەقێت ئەو کاتە ئازار دروستەکە پێویستی بە چارەسەر هەیە. زۆر باشە دکتۆر ئاماژەت بۆ کرد کە جۆری جیاوازی هەیە نیشانەکانی بە پێی جۆرەکانی ئەگۆڕێت لە هەر کەسێکە؟ بەڵێ جۆری یەکەمەکەی کە جۆرە باوەکەیە زۆربەی کات هیچ نیشانەیەکی نییە بە چۆن ئەزانیت کاتێکە سۆنەر یان فەحسێکی ترەکەیت بۆ نەخۆشیێکی تر کە عیلاقی بە گورچیلەوە نەبێیان بۆ بەردی گورچیلە بیکە یان بۆ شتێکی تر بیکەی لەو کاتە ئەزانی کە هەتا واتە هەستی پێ ناکەیت. بەڵام ئەو جۆری سێم و چوارەم کە بەرەو شێرپەنجە ئەچێت هەنێ جار کەسەکە لە میزەکە خوێنە بینێت ئازار دروستەکات و کیسەکە خۆی جاریوا هەیە ئەتەقێت یان خوێنی تێ ئەزێت ئازارە دروستەکە کەسەکە بە ئازارەکە یا بە خوێنەکە ئەزانێت و هەنێکیشیان زەختی خوێن بەرزەکاتەوە. باشە بەڕێسا باسانەوە کرد کە هۆکارێکی دیاریکراو نییە بۆ کیسی سەرگورچیلە بەڵام خۆپارێزی چۆن نەکرێت؟ خۆپارێزی بۆ کەسێک کە توش نەبوو بێ دواترینە سەرکە کەسێک توش بوو بێ بەڵێ بۆ کەسانی کە ویانێت توش نەبێت خواردنی خوێ ئەبێ کەم بکرێتەوە بە تایبەتی لە تەمەنی 40 ساڵیەوە هەر خواردنێکە خوارد ئەبێ خوێی کەم بێت
و ڕۆژانە بڕێکی دیاریکراو خوێ هەیە کە مرۆڤ دەتوانێت بیخوات باشتر لەو بڕە زیاتر نەبێت ئەمە یەک دوو زۆر ئاو خواردنەوە یەکێ لە بیردۆزەکانی کە ئەم کیسانە دروستە بێ ئەوەیە ئەڵێ گیرانێک ڕوئەیە لەناو ئەو بەشانی کە میز دروستەکەن بەشی زۆر بچووکەیە ناو گورچیلەیە کە ئەگیرێت وردە لەگەڵ کاتا گەورە ئەبێت و بێتە بەم کیسە ئاو خواردنەوەی زۆر ئەمە پاگەکاتەوە وەرزش تەسیری هەیە لەبەرەوەی کە وەرزش هەم فشاری خوێن کەمەکاتەوە هەم چەوری خوێن کەمەکاتەوە فشاری خوێنێکی کە لەو هۆکارانی کە ئەبێتە ئەو کیسانی کە بەرەو شێرپەنجەیان بەرەو جۆنی خراپەڕن زۆر باشە اینجا بینێرە خۆشەویستەکانیشمانەتوان لە ڕێگەی سۆشیال میدیای کورساتەوە چ پرسیارەکان هەیە لە کۆمنتا بینووسن تاکو ئەمەش بتوانین وەڵامەکان لە پزیشکە پسپۆڕەکەمان وەربگرین دکتۆر هیچ نەخۆشیەکەی هۆکار بێت بۆ ئەوەی کە ببێتە هۆکارێک بۆی کە کیسی سەرگورچیلە دروست بێت خۆی نەخۆشیەکەی دیکە بێ بەڵام هۆکارەکەی دروستبوونی کیسی سەرگورچیلە بێت بۆ دروستبوونی کیسی سەرگورچیلە هەنێ جار زەبری دەرەکی بۆی هەیە بۆ ماوەی بۆی هەیە جۆرێکمان هەیە پێوترێ کیسی هەمەجۆری ناو گورچیلە ئەمە لە باوانەوە لە دایکۆیان لە باوکەوە گوێزرێتەوە بۆ مناڵەکانیان بە کورتێکی ئەوەیە گورچیلەکەی هەمووی ئەبێتە کیسەکانیش قەبارەیان جیاوازە لە تەمەنی 18 ساڵی وردەورە دەست پێکام کیسانە بە دروستبوون تا لە تەمەنی 50 ساڵی کە زۆربەی گورچیلەکە داگیرەکە و جاریوای گورچیلەکەش ئەوەستێنێ ئەمە جۆرێکی بۆ ماوەیە ئەمە یەکێکە لەو نەخۆشیانی کە ئەگەر کەسەکە خۆی هەیبێ ئەبێ خێزانەکەی و کەس و کارەکەی دەرەجێکەکانی ئەوانش فەحس بکەن بۆی بزان ئەم نەخۆشەی گوێزرێتەوە یان نا هەندێک جار هەوکردنی تونی گورچیلە لەوانەیە نتیجەکەی ببێتە ئەوەی کە کیس دروست ببێت باشە دکتۆر باست لەوە کرد کە زۆر ئەو خواردنەوە ڕێگایکی باشە بۆ خۆپارێزی تا تووشی کیسی سەرگورچیلە نەبین چەند ئاو بخورێتەوە بۆ کەسێکی ئاسایی و بەپێی تەمەنەکان جیاوازی هەیە بەپێی تەمەنەکان جیاوازێکی ئەوەی هەیە کە لە گەورەیە لە مناڵە بزەبت بڕەکەی نازانم بەس لە گەورەیە لە 8 پەرداخ بەرەو سەرەوە ئەبێ ڕۆژی بخورێتەوە 8 کوب ئاو بخورێتەوانێ لە ئەمە کە دانراوە زیاتر بۆ وڵاتانەیە کە ئەوروپیەکان کە پلەی گەرمیتیایە مامناوەندیان ساردە لەوێ ئاراقکردنەوە کەمترە بەڵام لە کۆمەڵگەی خۆمانە خاستن لە وەرزی هاوینە کە گەرمی زۆر زۆرە لەوانەیە پێویست کا زیاتر ئاو بخورێتەوە بە تایبەتێکە کەسەکە لە دەرەوە بێت بەڵام ئەگەر لە کەشێکی فێنک و لە ناو ژوورا بیت 8 پەرداخ ئاو بەسە ڕۆژەکە 8 پەرداخ ئاو بڕێتەوە چکە بەشێکی تری ئاوەکەی کە دەستمانەکەوێت لە ڕێگەی خواردنەوەیە میوە ئاویتیایە چێشت ئاویتیایە هەموو شتێکی تر ئاویتیایە زۆر باشە ئاماژەت بۆ کەوتت لە منداڵ لە ڕێژەکەی جیاوازەکەواتە مناڵانیش کیسی سەرگورچیلەیان بۆ دروست ئەبێت لە مناڵانیش مناڵان یەکێ لە هۆکارەکانی دروستبوونی کیسی گورچیلە لە مناڵانە بۆ ماوەیە کە جۆرە کرۆمۆسۆمێکی ئەگە دایک باوکەکە هەردووکیان هەیان بێ لە خوانە دەرناکەوێت بەس هەردووکیانە بێ هەیان بێت لە مناڵەکانە دەرەکەوێت ئەو کاتە ئەمە جۆرێکی خراپە لە کیسی گورچیلە کە هەموو گورچیلەکەی داگیرەکات وەکەوەی کە لە گەورەیە هەیە بە زەمان لە مناڵیە دەرەکەوێت و بەرەو وەستانی گورچیلی ئەبا جۆری تر هەیە چەند کیسێکی زۆر لە گورچیلایە دروستە بێ بەڵام گورچیلەکەی ناوەستێنێ واتە لە مناڵی شار هەیە بەڵام زۆر کەمە تەنها لەو کەسانەیە هەیە کە بۆ ماوەی بوانە گەزرێتەوە باشە چێن ئەو کەسانی کە یەنە نایبەڕێستان کیسی سەرگورچیلیان هەیە ئەوە بڕیاری ئەوەیان کە پێویستی بە نەشتەرگەری هەیە و پێویستی بۆ هەیە کە ئەو کیسانە لا ببرێت زۆربەی ئەو کەسانی کە ڕاوێژ بە ئێمە ئاکەن ئەو کەسانن کە لە جۆری یەکەمی کیسەکانیان هەیە وەکو باسم کرد ئافرەتێکە چێتە لە دیکتۆری ئافرەتان سۆنەرەکات بۆی دەرەکەوێت کە کیسی هەیە بەڕێزێکە پیاوێکە کیسی بڵم بۆ منە بەردی زراوی هەیە ئەچە سۆنەرەکە بۆی دەرەکەوێت کە کیسی گورچیلەی هەیە یا ئێستا خەڵک ساڵانە هەیە پشکرین بۆ خۆیەکە بۆی دەرەکەوێت ئەمانە زۆربیانی ڕاوێژ بە ئێماکەن بۆی بزان ئەم کیسە خراپە یان نا و ئێمەش کە ئەگەر دڵنیا بووین بە سۆنەرەکە وکو باسم کرد ئەگەر بە دڵنیا بووین ئەمە جۆری یەکەمە ئەو کاتە فەحسی تری ناوێت بەڵام بۆ ئەوەی کە لە ساسە پێدەیەکی بی پێویست بە ئەشیعەی تەنووری هەیە ئەمە جۆرە باوەکێتی کە خەڵگێ بۆ لامان کە ئەم کیسە سادانەی هەیە ڕاوێژ بە ئێماکە ئێمەش زۆربەی کات پیانەڵین پێویست بە چارەسەر ناکات جۆرەکانی تری کە هەیە ئەوەیە کە ئازاری هەبووە ئازاری کەلەکە یان خوێنی بینیوە لە میزەکەیە ئەوانەیە بۆ لامان زۆر جار هەیە وازانە کەسەکە بەردی هەیە
یان شتێکی تری هەیە دوای بۆی دەرەکەوێت ئەم کیسە هەیە کە ئەم کیسە جۆرەکەی باسم کرد لەوانەیە خراپ بێت شێرپەنجە بێت ئەو کاتە پێویستی بە چارەسەر هەیە. زۆر باشە دکتۆر لەوانەیە زۆر کەسمان هەبێ بڵێ من ڕۆژانە بڕێکی زۆر ئەو ناخۆمەوە بەڵام شلەمەنی زۆر ئەخۆمەوە بۆ نمونە خواردنەوە گازیەکان قاوە چا یاخود هەر شتێکی تری شلەمەنی بێ ئەمانە جێگرەوە ئەبن بۆ ئەو خواردنمەنی غازیەکان و چاش بەڵێ ئەتوانێت جێگرەوە بێ بۆ ئەو بەڵام ئەممان نەزانین خواردنەوە غازیەکان خۆیان باش نین لەبەرەوەی چەند شتێکی خراپیان هەیە بۆ ددان بۆ ئیسقان بۆ گورچیلەش دەدانێت لەوانێت بێتەوەی دروستبوونی جۆرێک لە ڕمڵی گورچیلە بەردی گورچیلە بەڵام بەڵێ ئەتوانێت هەنێک کەس هەیە حەزی لە تامی ئاو نیان ئاو زۆر ناخواتەوە ئەتوانێت بە شلەمەنی تاویزی کاتەوە. زۆر باشە چارەسەرەکان پێش ئەوەی کە ڕێی نەشتەرگەری بن ئەو چارەسەرانە چونکە پێویستە نەخۆشێک وەری بگرێت لەو حاڵەتە لەوانەیە هەنێجا پێویستی بە نەشتەرگەری نەبێت. زۆربەی نەخۆشەکان ئێمە ئامۆژگاریانەکەین ئەگەر بۆ نمونە کەسەکە فشاری خوێنی بەرز بێت زەختی خوێنی هەبێت ئەبێت چارەسەری بکات ئەگەر قەڵەو بێت ئەبێ خۆی زەئیف کات ئەگەر چەوری بەرز بێت ئەبێ یا بە وەرزش یا بە دەرمان و بە ڕێجیم بە هەمە چەشنەکردنی خۆراک هەوڵبات ئەو چەوری دابەزێنێت چونکە ئەمانە هەمویان هەوکارێکی ڕاستەوخۆنین بەڵام یارمەتی دەرن بۆ گەورەبوون و دروستبوونی کیسی گورچیلە. باشە دکتۆر بەڕێز باس لەوە کرد پشکنینی مانگانە کە هەندێک لەو ڕێگەیەوە پێزانن کە کیسی سەرگورچیلیان هەیە پشکنینی مانگانە تایبەت بە کیسی سەرگورچیلە تایبەت بە نەخوار نەخۆشیەکە تووشی گورچیلەکان بێت چەند مانگجارێک پێویستە بۆ کیسی گورچیلە جۆرێکمان هەیە پێڵەن جۆر لە پۆلێنەکە پێوتە جۆری دووەم ئەمانە ئەگەرێکیان هەیە کە بەرەو پێش بچێ نەخۆشیەکان کیسەکەیان خراپ بێ بڕوا بەرەو شێرپەنجەیان گەورەتر ببێ زۆر ئەمانە پێویستیان بە پشکنین هەیە بەڵام پشکنینەکە 6 مانگ بۆ ساڵێکە پێویست ناکە مانگانە بێت چونکە ئەم کیسانە گەشەیان هێواشە تەنانەت جۆرە شێرپەنجەکەشی هەنێت جۆریان نەبێت کە زۆر هێنن زوو بڵاونەوانێ ئەوانەی تریان زۆربەی کات لە ساڵێکە 1 سانتیم زیاکە واتە گەشەکەی خاوە لەبەرەوە 6 مانگ بۆ ساڵێک کفایەتە. زۆر باشە پاس لە وەرزشکردن کرد بابینە سەر کاریگەریەکانی وەرزشکردن لەسەر تەندروستی گورچیلە. وەرزش بۆ تەندروستی گشتی لەش سوودی هەیە و بۆ گورچیلەش سوودی هەیە لەو ڕێگایەوە کە وەکو باسم کرد فشاری خوێن کەمەکاتەوە چەوری کەمەکاتەوە کێشی زیایی لەش دابەزێنێ ئەمانە هەرسێکیان هۆکارێکن بۆ ئەوەی کە شێرپەنجە و لەگەڵ بەردی گورچیلە دروست بێت. یەکێ لە شتانی تریش کە یارمەتی دەر لەگەڵ ئەمانەیە جگەرە کێشانە ئەگەر کەسەکە وەرزش بکات و جگەرە نەکێشێت و بتوانێت لە جەستەی بە شێوەیەکی باش بمێنێتەوە ئەوە ئەگەری توشبوونی بە نەخۆشیەکانی گورچیلە کەمە بێتەوە. هەنە شتەیە ناتوانیت ڕێگری لێ بکەیت بەڵام یارمەتی دەرە بۆ ئەوەی کە ئەم نەخۆشە تەندروستی گشتی و تەندروستی گورچیلەکەشی کەم بێتەوە تەنانەت ئەوانەشی کە گورچیلیان لاوازە یا سستە سوود لە وەرزش وەرەگرن چونکە وەرزشەکە وای لێ ئەکات خوێن باشتر بۆ گورچیلە بچێت و کە خەم باشتر بۆ گورچیلە چوو پاڵاوتنی باشترە بێت و ئیشکردنی باشترە بێت. خواردنەوە کحولیەکان تا چەند کاریگەری هەیە لەسەر تەندروستی گورچیلە بەگشتی کحول وەکو ژەهر وایە بۆ لەش بۆ هەموو لەش و بۆ گورچیلەش بە تایبەتی هەنێک کەسێ ئەڵە بیرە ئەخۆمەوە بۆی کە بەردی گورچیلە فڕێ بم ئەمە لە ناو خۆمانە باوە شتە ئەساسێکی زانستی نییە ئەمە چکە تۆ ئاو خواردنەوەیەکی سادە جێگەی ئەواگرێتەوانێ کحول باش نییە خراپە و کحول یەکێکیشە لە ئەو هۆکارانەی کە ئێستا ناسراوە بۆی کە ئەبێتە هۆی شێرپەنجە جا شێرپەنجەی هەموو ئەندامەکانی دەش دەمڕی خۆڵە جگەر یەکێک لەوانە گورچیلەیە. دەسەخۆش دکتۆر بەگشتی بە دەرفەت ێزانم پرسیار بکەم سەبارەت بە هەر نەخۆشیەک هەر گرفتێک کە تووشی گورچیلا بێت چۆن بزانین کە ئێمە گورچیلەمان تووشی نەخۆشیەک بووە یان گرفتێکی هەیە؟ بەڵێ لە سەرروو تەمەنی 35 ساڵیەوە باشترە مرۆڤ ساڵانە جارێک پشکنینی گشتی بۆ خۆی بکە. پشکنینی گشتی باشترە لای دکتۆر بکرێت سەرەتاکەی بە ئەوەیە هەنە پرسیارە لێکرێت دووەم فەحسەکرێت هەم بەدەست هەم بە سەماعە بۆ زەخت بۆ لێدانی دڵ ئەمجا دوای پشکنینی خوێن و سۆنەرەکرێ. مەبەستەکەم چییە؟ یعنی پشکنینی گشتی کە ئەڵێن تەنها فەحز نییە بەڵکو چەند شتێکە بێک و کۆکرێتەوە ئەمە پێوتێ پشکنینی گشتی بۆی کە بزانی گورچیلەکەت نەخۆشیێکی هەیە بە ئاسانترین شت لە فەحسی میزا دەرەکەوێ
ئەگەر خوێنی تیاابێ ئەگەر هەنە ماوادی تیاابێ کەوای لەکە ئێمە بیرکەینەوە ئەمە کێشەیەکی هەیە. ئیتر ئەگەر فەحسی میزەکەی شتێکی تیابوو ئەو کاتە بەرەو شکلینی تر ئەڕۆین. زۆر باشە. دکتۆر زۆر کەسمانە لەوەی کە ئازارێکیان هەبێت یەکسەر ئازارشکەم بەکارهێنن لەوەی کە لێرە لەوەی هەندێکجار بیستمانە ئەو تۆزەکە هەیە لەوەی کە بۆ ئازارشکەم بەکارهێنرێت کاڵەن کاریگەریەکی زۆری هەیە لەسەر گورچیلە. ئایا ئەمە ڕاستەخۆ کاریگەری ئەبێت لەسەر گورچیلە ئەگەر بە ڕێژەیەکی زۆر بەکار بهێنرێت؟ بەڵێ جۆرێکی نەخۆشی گورچیلە هەیە ئەگە بیکەین بە کوردی واتە نەخۆشی گورچیلە بەهۆی ئازارشکێنەوە. ئەمە ئەو جۆرە هینانە ئەگرێتەوانە وەکو ڤۆڵتارین کە ئەوەی تۆزەکە پێوترە ڤۆڵفاست. ڤۆڵفاستەکە ترشێکە کە بۆ ئازارشکێن بەکارێت واتمە سمۆی مادەکەی ترشێکی تایە ئەوە باش نیە یەکەم بۆ ئەندامی هەرز باش نییە کە ئازاری مەعیدە و ڕخۆڵەکانەیە. دووەمیش بۆ گورچیلە باش نییە ئەگەر بە کاتێکی درێژخایان بەکاری بێنین. ئازارشکێنەکان هەمویان لە کاتی پێویستە بە سوودن بەڵام زۆر بەکارهێنانیان هەنێک کەسێ خۆی پێوە ئەگرێ یا مەتوانی بڵێ شێوەکان مدمینە بێت چەنە خۆی مادێکیتیانێکە لەژ مدمینکە بەڵام لەسەری ڕایەت زۆر بەکارێنێ ئەوە بۆ گورچیلە زۆر خراپە. زۆر باشە. ئازاری گورچیلە بە ئازارشکێن ئەتوانن بیوەستەین لەوەی کە زۆر کەسمانەیە ئازاری گورچیلەی هەیە پشتگوێی ئەخاناچێت بۆ لای دکتۆر ناوێت سەردانی پزیشک بکات و چارەسەر وەربگرێت بە ئازارشکێن هەموو کاتێک و ئازارە ئەوەستێنێت. ئەمە تا چەند کاریگەری ئەبێت لەوەی کە دوایی کاریگەری زۆر خراپی لەسەر تەندروستی و لەسەر گورچیلەی هەبێت؟ بەڵێ ئازاری گورچیلە زۆر پێی کات بە ئازاری کەلەکە ناسراوە لەم نەمەنتیق ناوچەیە ئەویا زۆر جار هەیە ئازارەکە توانی بڵێ نیو بە نیو نیوەی کات ئازاری ماسوولکەیە و ئازاری ئسقانەکانی فەقەراتە لەو شوێنەوە وا هەسی پێکەین وەکو ئازاری گورچیلە. ئەمە بە ئازارشکێن چاگەبێ بەڵام ئەگەر ئازاری گورچیلە بێت هەنێک کەسێ ئەزانێ خۆی ئەزانێت کە بەردی گورچیلەی هەیە ئەزانێ ئیلتیاباتێکی هەیە ئەزانێ نەخۆشێکی تری هەیە ئەزانێ گورچیلەکەی ئاوساوە بەس ئیهمالی بۆکە ئیتر لەبەر هەر هۆکارێک بێت بە ئازارشکێن وەکو خۆدوتر ڕای ئەگرێ. ئەمە خراپە زۆر خراپە چکە فترێکی دیاریکراو هەیە لەو کاتە زیاتر ئەگەر گورچیلەکە بۆ نمونە ڕێڕەوەکی گیرابێ بەهۆی بەردێکەوە بەهۆی کیسێکەوە بۆی هەشتێکەوە بێ کە لەوە زیاتر تێپەڕی کرد ئەو گورچیلە لەسەکە بە کشان و دوایی سستە بێ کە سست بوو جارێکتر ئەو گورچیلە چاک نابێتەوە. یعنی ئەگەر گیرانەکەش بەربین بەردەکەش لابین ئەو گورچیلە جایتر ناگەڕێتەوە بۆ دۆخی خۆی وەکو باڵۆنێک وایە کە فوتێکرد یەکجار کشا شێوەی خۆی وەرناگرێتەوە ئەمیش قەت ناگەڕێتەوە بە باری هین لەبەرەوە شتێکی باش نییە شتێکی خراپە. باش دکتۆر وەرزەکان و نزمی و بەرزی پلەی گەرما تا چەند کاریگەری هەیە لەسەر تەندروستی گورچیلەکان؟ گورچیلە باشترین کاتی بۆی وەرزی بەهار و پاییزە کە پلەی گەرمانە زۆر بەرزە زۆر نزمە ئەو کەسانی کە نەخۆشی گورچیلان هەیە لە کاتی سەرمایە ئازارەکان زیاکە ئیتر هەم لە بەهۆکاری ئەوەی کە گرژبوونی ماسوولکەکان ڕوئەیە هەم بە هۆکاری ئەوەی کە لەوانەیە کە ئەگەر زۆر جەوەکە سار بێ خوێنوک پێویست نەچێت بۆ گورچیلەکە ئازاری بۆ دروستە بێ. لە هاوینانیشە لەبەر ئەوەی کە هەنێک کەس هەیە کرێکارە یا ئیشی دەرەوە ئەکایتی شەکەرچێک بێ کاتێکی زۆر لەبەر هەتاوە بێت ئەو کاتە ئەگەر تووشی وشک بوونەوە ببێت باسمان کرد ئای باش نەخواتەوە شلەمەنی باش نەخوات ئەگەری دروستبوونی بەردی زیاترە بێت بەردی گورچیلە. زۆر باشە. چی سەبارەت بۆ کەسانی لەوەی کە خاوەنی یەک گورچیلان کە لەوانەیە هەندێکیان زگماکی بێت لەوەی کە گورچیلانە بێ خۆت بەوەی هەڕووداوێکەوە بێت ئەو کەسانش ئەتوانین بڵێن کە گورچیلەکەیان وەکو کەسانێکی ئاسایی کارەکات یاخود ئەبێت زیاتر پارێزگاری بکەن ئەوان؟ ئەو کەسانی کە زگماک یەک گورچیلەیان هەیە بۆ تەندروستی گشتیان بۆی کە تووشی نەخۆشی گورچیلە بنیان تووشی نەخۆشیەکانی زەخت و نەخۆشی دڵ ببن فەرقی نییە لەگەڵ کەسێکی کە دوو گورچیلەی هەبێت یعنی بە کەسێکی ئاسایی دادرێن. هەنێک کەسی تر هەیە گورچیلە ئەبەخشێ ئەگەر ئەم کەسە نەخۆشی تری نەبێت واتە زەخت و شەکرە و چەوری و ئەمانی نەبێت کە ئەمانە هۆکارێکم بۆ نەخۆشی گورچیلە ئەگەر ئەم شتانی نەبێت ئەوش هەروکو مرۆڤێکی ئاسایی و جاریوا هەیە زیاترش لە مرۆڤێکی ئاسایی ئەژی. ئەو کەسانەشی کە گورچیلەیەکیان نەخۆشە لای ئەبەن و گورچیلەیەکی مێنێتەوە ئەو گورچیلەی کە ماوەتەوە ئەتوانین بڵین گەورە ئەبێت ئەتوانێت ئیشی لەش بەڕێ بکات. کێشەکە لە کاتێکا دروستە بێت ئەو کەسانی کە گورچیلیان هەیە ئەگەر گەنج بێت بە تایبەتی کوڕ ئەو وەرزشانە بکەن کە بەرێکەوتنی تایە باسکە تۆپێن کاراتی ئەمانە ئەگەرێک هەیە تو ئەگەر زەربێکی زۆر بەقوت بەرکەوێ ئەو گورچیلێر عەزێتی بێت تۆ یەک گورچیلەت هەیە وەکو کەسێک نییە بڵێن دوو گورچیلەت هەبێ ئەگەر ئەمەشیان لابرد
ئەوەت هەبێت گورچیلەیەکی. ئەمە ئەو کەسانە باش نییە ئەو وەرزشانی پێوتێ وەرزشی بەریەکەوتن یا کۆنتاکت سپۆرت ئەوانە بکەن ئەتوانێت لە جیاتیەوە مەلە بکات ڕاکردن بکات وەرزشی تر بکات ئەمە شتێک دووەمیش ئەو کەسانە کە یەک گورچیلیان هەیە بەس ئەوەیە چاودێری تەندروستی گشتی خۆیان بکەن پێویست ناکە قەلق بن هەنێک کەس هەیە خاصن تەمەنی گەنجێتی کە ئەزانەیە گورچیلەی هەیە زۆر کێشەی وە دروستەوێڵە من تەمەنێکی زۆرم ماوە چۆن بەڕێکم بێ گورچیلەوە ئەو زۆر ئاساییە یانی وەکو مرۆڤێکی ئاسایی ئەتوانە ژانی خۆی بەڕێکە زۆر باشە بەخشینی گورچیلە مەرجی هەیە پێشەوەی کە کەسێک بێوێت گورچیلەکەی ئەبەخشێت بە کەسێک لە ئەندامی خێزانەکەیت یاخود کەسێکە کە مەبەستێتی لەوەی کە گورچیلەی کێشەی هەیە ئەبێت مەرجی هەبێ بۆ کەسێک کە گورچیلەکە ئەبەخشێت و مەرجەکانی چین یەکەم شت تەمەن زۆر گرنگ نییە هەرچەندە لەسەر تەمەنی 50 ساڵیەوە بەخشینی گورچیلە لەوانەیە زۆر ئیسیفادەی نەبێت چونکە ئەو گورچیلەیە تەمەنێکی بەڕێ کردووە تەنها لە کاتێکان نەبێت کە ئەو کەسی کەوەری ئەگرێ ئەوش بە تەمەن بێت ئەو ئەبێت ئەمە یەکەم تەمەنەکە باشترە گەنج بێت دووەم ئەو کەسە کە گورچیلە ئەبەخشێت یەکەم شت پێش هەموو شتێک ئەبێت تێبگات کە ئەم گورچیلەیەکی ئەمێنێتوانێ بۆ گورچیلە ئەتوانە ژیانێکی ئاسایی بەڕێکە بەڵام ئەگەری ئەوەشی هەیە تووشی حادیسەیەک بێت تووشی نەخۆشیەک بێت ئەو گورچیلە تووشی بەر بێت یەک گورچیلەی هەیە دومیش ئەم کەسە ئەبێ لە خێزانەکانە نەخۆشی شەکرە نەبێت بەڵ خێزانەکانی دایک و باوک چونکە شەکرە هۆکارێکی سەرەکیە بۆ نەخۆشیەکانی گورچیلە لە سەر و تەمەنی 40 ساڵ و 50 ساڵیەوە دووەم ئەو کەسە چەند هینەکە ستانداردێکەیە کە ئەبێ هەبێت نابێت کێشی لە ڕادە بە دەرزۆر بێت کەسی زۆر قەڵەو بە کەڵک نایە چکە ئەو ناتوانێت بێت گورچیلە بە ئاسانی ژیان بەڕێکات ئەو کەسانی کە نەخۆشی بەردی گورچیلیان هەیە ئەگەر چەند جارێک تووشی بەردی گورچیلە بوو بن ئەمیش ناتوانانی گورچیلە بەخشێت چکەلانێک ئەو گورچیلی کەمایەتی ئەویش تووشی گیران ببێت و لە ئەنجامە لە دەستی بات ئاگای لێ نەبێت دکتۆر لە کۆتاییە ڕێنمایی گشتیمان بیتێ سەبارەت بە تەندروستی گورچیلەکان یان هەر شتێک ئێمە باسمان نەکردبێ بەڵێ بۆ ئەوەی کە تەندروستی گورچیلەکانمان بپارێزین چ گەورە چ مناڵ یەکەم شت ئەوەیە خۆمان لە خواردنی زۆر چەور زۆر سوێر خواردنەوە غازیەکان ئەمانە ئەتوانی جارجارەبی خۆی بەس بە ڕێژەی زۆر نا باشە چکە ئێستا ژیانی مۆدێرن وا دروست بۆ بریتێ لە فاسفود خواردنی خێرا ئەمانە بۆ تەندروستی گشتی باشنین بۆ بە گورچیلەش باشنین بۆچی بۆ گورچیلە باشین چوی گورچیلە ئەندامێکی پاکەرەوەی لەشە بەردەوام خوێنی لە سابستی هەموو خوێنی لەش ئەچێوە گورچیلەکان لە هەموو سانیەکە ئەم خوێنە پاگەکاتەوانێ ئەگەر لۆدی زۆر لەسەر بێت بەهۆی بەرزی فشاری خوێن بەهۆی زۆر چوری خوێن ئەوانە وای لێ ئەکات ئەم گورچیلە گڵ کاتە هیلاک بێت ولا ئیش بکەوێت و ئەو شتانش کە باسم کرد هۆکارێکم بۆ دروستبوونی جۆری دووەمی شەکرە کە ئەمیش ئێستا بە هۆکارێکی سەرەکی نەخۆشی گورچیلە دادرێ واتە بەگشتی بۆی کە گورچیلەکانمان تەندروست بێ ئەبێ لەشمان تەندروست بێت زۆر باش کەواتە ئێستا ئەگەر کەسێک گوێی لە ئێمە بێت و توشبووی نەخۆشی شەکرە بێت ئەکرێ بڵێن ئەبێ بترسێت لەوەی کە بڵێ من گورچیلەکەم تووشی ئازار بێ یاخود پارێزگاری بکات و کێشەی نابێت ئەوانەی کە نەخۆشی شەکریان هەیە ئێستا ئەتوانی بڵێ لە سایە 11 بۆ لە یان زیاتر بەپی ساڵەکان ئەگۆڕە چکە هەموو ساڵە زیاکە لە خەڵک گورچیلی هینی هەیە نەخۆشی شەکری هەیە نەخۆشی شەکرەش زۆر باوە ئێستا هەموو کەسێکیش کە شەکری هەبوو نابێتەوەی گورچیلەی بوەستێ بەڵام ئەبێ و کەسانی کە نەخۆشی شەکریان هەیە بەردەوام بەپی ئەو ڕێنمایی کە بۆیان داهاندرێ سەردانی فزیشکەکان بکەن چکە لەگەڵ تەمەن و لەگەڵ کێشی لەش و لەگەڵ کاتە ئەگۆڕێ نەخۆشی شەکرە بە کوردەکە ینی عیلاجەکانی بەکاربێنێ ئەگەر لەسەر عیلاجە و دووەمیش پارێزی زەرورە ئەو خواردنانەی کە زیان بەخشن نەیانخوات بەم شێوەیە ئەتوانی وەکو کەسێکی ئاسایی گورچیلەکانی بپارێزێت دەست خۆش بە دکتۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ زانیاریەکانە